ئەم کاتتان باش هیوادارم زۆر باش بن لە پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانی لەگەڵتانم. لەم پرۆگرامەدا خاتوونێکی هەنگاوان میوانی پرۆگرامەکەمە پێکەوە گفتوگۆ دەکەین سەبارەت بە بەرهەمێنانی هەنگوین یاخود هەنگاوانی. خەمیوانەکەم خاتو ساکار حەمەکەریم کە هەنگاوانە و لێرە لە ستۆدیۆ لەگەڵ من میوانە. بینەری پرۆگرامی ئێوارێمان بن. خاتوون زۆر بەخێبێت. زۆر سوپاس مەمنون. کچە هەنگاوانێک جیاواز لە کارەکانی دیکە ئەمڕۆ لێرەیە. دەمێت بپرسم چۆن بۆ بیرۆکەی ئەوەت بۆ هاو کە ببیتە هەنگاوان؟ بەڵێ بە ڕاستێکی بە حکمەوەی من خوێندنەکەم ینی دەربارەی کشت و کاڵ و پەروەردەکردنی هەنگە و هەر بۆ هۆیەوە ینی بیرۆکی ئەوم بۆ هاوکە من ببمە هەنگاوان و هەروها بتوانم ئینتاژی هەنگوینێکی سروشتی بکەم. زۆر باشە. لەگەڵ ئەوەی کە بیرۆکەکەت هەبوو کێ هاوکاری کردی؟ چۆن دەستت پێ کرد؟ بەڵێ ئێمە کۆتا قۆناغی خوێندن ینی مەرحەلە چوارمان دەرسێکی تایبەتمان بە پەروەردەکردنی هەنگ بوو کە دکتۆرێکی زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد ینی ئەو محازەڕەی ئەوتەوە ئەوە بە جوانی باسی لە بەخێوکردنی هەنگ و تەنانەت زۆر سوودەکانی هەنگی بۆ ژینگە وردەکردەوە. ینی ئەو وەکو پاڵنەرێکی من وەک هاندەرێکی من هەتا ئەم کاتەش لەگەڵ ما یارمەتیەوە. دەکومان دەستی خۆش بێ. زۆرن ئەو کەسانی کاوە هاوکار ئەبن بۆی کە کەسێک پێگەیشت و بێت کەسێک بتوانێت لە بوارە خۆی ببینێتەوە. ئەکەمەجی دەستخۆشیە بێگومان. خاتو ساکار لە ڕووی کەش و هەواوە یاخۆت لە ڕووی جوگرافیەوە بۆ تۆ گونجاو بوو کە ببیت هەنگاوان لێرە لە هەرێمی کوردستان لە شارێکی وەکو سلێمانی؟ بەڵێ کوردستان هەموو ناوچەکانی باشترین شوێنە بۆ بەخێوکردنی هەنگ هەروەها بۆ بەرهەمهێنانی هەنگوینی سروشتی و ئەو شوێنەی منیش هەڵم بژاردووە شارباژەر یەکێکە لە هەر باشەکان ینی یەکێکە لە چۆن ئەڵێ لە ئەگەر پلەبەندی بکەین لە ئەوڵەکانەیە بۆ ئەوەی کە شوێنێکی زۆر گونجاو بۆ بەخێوکردنی هەنگ. پێکمان شارباژەر بۆ زۆربەی شتەکان گونجاو و شوێنێکە تایبەتمەندێکی خۆی هەیە لە ڕووی کەش و هاو لە ڕووی هەری با بڵێن پێویستیە کە مرۆڤ بیەوێت. لە چ گوندێک هەنگەکەت بەرهەمهێنا؟ ڕاستی من لە دوو شوێن هەنگم داناوە. یەکیان شارباژێرە و گوندی بێورێ هەروەها لە شوێنێکی تریش لە بناری پیرەمەگرون گوندی قزلەر. لە هەردوو شوێنەکە هەنگمان داناوە هەردوو شوێنەکەش کوالیتی هەنگوینی زۆر بەرزە. کەواتە لە دوو شوێنی جیاواز دوو گوندی جیاواز دوو هاوهەوای جیاواز. جیاوازی چیە لە نێوان هەنگوینەکان؟ بەڵێ لەو دوو ناوچەیە کە من دامناوە جۆری ئەو گوڵانەی کە لەو ناوچەیە ئەڕوێن وای کردووە کە تامی هەنگوینەکە جیاواز بکە بەتەکید چونکە تامی هەنگوین پەیوەندی هەیە بە جۆری گوڵە سروشتیەکانی ناوچەکە. تامی هەنگوینی ئەم ساڵمان هی ناوچەی قزلەر کەمێک تشێتی زاڵ بوو بەسەریە و هی بێورێ ینی شیرینێکی زاڵتر بوو. خۆتان ئەم جیاوازیە ئەزانن کاتی پێشەوەی بیبەنە بازاڕی بیفرۆشنەوە؟ بێگومان. باشە. هەنگوینی سروشتی لە زۆر شوێن بۆ نمونە لە بازاڕەکان باس ئەکرێت لە دوکانەکان لەو شوێنانەی بازاڕی بۆ ئەکرێ هەموو هەر لە هەنگوینی سروشتیم هەیە. بەچی دابزانین هەنگوینێک سروشتیە بەڕاستی؟ ڕاستێکی ئێمە ینی زۆر گرانە بتوانین ئاوە بە چاو بڵێن ئەم هەنگوینیان سروشتیە یاخود ئەمەیان سروشتی نییە. تەنها بۆەوەی کە خەڵک دوور بن لە ئەوەی کە غەشی لێ بکرێت پێویستە ئەو ڕاستەخۆ لە دەستی هەنگاوانەوە هەنگوین بکرێت. هەنگاوانی زۆر باشمان هەیە زۆر ئەکادیمیمان هەیە کە هەنگوینێکی زۆر کوالیتی بەرزی بەرهەمهێناوە. بۆیە من هانی هاوڵاتیم کە ڕاستەخۆ لە دەستی هەنگاوانەوە بیکرێ. ئەگەر نا تۆ پێویستە ئەو کەسە بیباتە تاقیگە یعنی بەس تاقیگە و هەنگاوانەکە ئەزانێ ئەو هەنگوینە و سروشتی یاخۆ سروشتی نییە. باشە. تاقیگەکان چۆن کار دەکەن؟ چەند تاقیگەمان هەیە کە ئێوە سوودیان لێ بینن؟ بەداخەوە یعنی تاقیگێکی بۆ جۆرەمان نییە لە کوردستان تەنها ئەوەی کە هەیە خەزخانەی شیرەکە ئەوش چەند تێستێکی سەرەتایی ئەکا هەروەها زانکۆی سەلاحەدین ئەو باشترە یعنی تێستەکانی کوالیتی ترە و بەم زوانە ئیشەڵا لە سلێمانیش تاقیگێکی زۆر باش ئەکرێتەوە کە لایەن مامۆستا ئیبراهیم مەجیدەوە کە تاقیگەکە دانێ
و هەر بەم نزیکانە ئەکەوێتە ئیش یعنی تۆ بەس پێویستە هەنگوینەکە بەری بۆ ئەوێ و بۆت ئەوەکە بۆت تێستکە ئەو کاتە یعنی ڕێژەی مادەکان و ڕێژەی ئاو هەموویت بۆ دەرئەخا ئیتر ئەزانی ئایا ئەم هەنگوینە سروشتیە ئەتوانی ئەو کاتە بەپێی بڕیارە زانستیەکە کە وەرت گرتووە بەڵێنی هەنگوینەکەشت بڕیاران زۆر باشە. چەند هەنگت هەیە؟ تقریبا 100 بۆ 150 هەنگ. قورس نییە بۆ خانمێک کە لە بوارێکی ئاوا جیاوازدا کارەکات؟ بێگومان لەسەر تاوە گرانە بەڵام ینی چووکە خۆلیایی من ئەوە بووە و پیشەکەشم هەر لە ئەوڵە یەکسەر بە هەنگاوانی دەستم پێ کردە بۆ من ئێستا زۆر هەر وەکو بڵێم وەکو چۆن ئەڵێ ڕۆتینێکی ژیان میلات و ئەگەر ڕۆژێک یان هەفتەیەک نەچم بۆ لای هەنگەکان هەستەکەم شتێکم لێوم بووە. زۆر باشە. زۆر جار باس لەوە کریاڵە هەنگ نەکردتەنها هەنگوینەکەی سوودی هەیە و بەرهەمێکی ناوازەیە زۆر جار پێوەدانەکەشی بۆ مرۆڤ سوودی هەیە. ئەمە تا چەند ڕاستە ئێوە لە نزیک کۆمەڵە لەگەڵ هەنگ دەکەن؟ بێگومان ئەگەر لە ڕۆژانسیەکە باسیەکەی زۆر سوودی هەیە ڕاستە پێوەدانەکەی گرانە ئازاریشی زۆرە نەکەم بەڵام زۆر ئیسفادەی هەیە کاتێک کە ئەو هەنگە پێێتەوە ئەیا چزوەکەی لە پێستەکە تا بەجێ ئەمێنێ هەرچی مادەیەکە یان هەرچی ئەنزیمێکە ئەو ئەیڕژێنێتە ناو خوێنیتەوە ڕاستەوە خۆ کار ئەکاتە سەر جسمت و ینی زۆرتر ئەو کەسانی کە پێوەدانی هەنگ بەکار ئەهێنن بۆ نەخۆشیەکان ئەوانە کە ڕۆماتیزمیان هەیە یاخۆت ئازاری قاچ و جونگەکانیان هەیە ئەوانە زۆر ئیسفادەی لێکەن وەک ئەوەی من کردێتەوە لە نزیکەوە وەڵی بۆ خەڵکم تاقی کردێتەوە بەس خۆت نا بەس خۆم پێمانەوەیە یعنی ئەتیادی ئەشتەکە وەک بڵێ بەس وەکو عیلاج بەکاری بێنم بۆ خۆم نا بەس بۆ کەسی ترم بەکارهێناوە زۆریش سوودیان لێبینیوە. ئەوە بەتەکیید لە کاتی مامەڵەکردن لەگەڵ هەنگدا ئیتر ڕەنگە تۆ جیاواز بی لەگەڵ کەسێکی دیکە ئەو ترس و دڵە ڕاوکێت نەبێ کاتێکە چیتە لای هەنگەکان. ڕاستە وایە لەبەرەوەی ئێمە ماوەیەکی زۆرە لەگەڵ هەنگا ئیش ئەەکەین و تێکەڵین و وەک دوو هاوڕێمان لێ هاتووە ینی زۆر کات دەتوانم بڵێم ئەوەنەی خۆمەکەمە قوربانی ئەوان ینی بۆ شتیتر بۆ شکڵانیم ینی بۆ هیچ ئیشێکی تروانیم بەڵام سترێز بوون یان ترساندن لە هەنگ زەرەری هەیە لەبەرەوەی جسمی تۆ فۆرمۆنێک دەرەکە هەموو حەشەرات نەکار هەنگ هەست بە و ترسە ئەەکەن و ڕاستە خۆ پێێتەوەیە کەواتە گەر ترست نەبێت دوورەبی لەوەی بەتەکیید لە کاتێک کە نزیکیان دەبیتەوە جلوبەرگی تایبەت لەبەرەکەی هەمیشە نا بەس ئەوە ئەگەر بۆ بەرنامە شتێک بێ بەڵێ لەبەریکەم لەبەرەوەی لەو کاتەیە هەنگ پێێتەوە بات یعنی ئیشەکەت لێ درەنگەکە ئەی ئەگەر کاتی تر بۆ نمونە نا زۆر کات نا زۆر کات لەبەری ناکەنجل ڕاستاڵەن هەنگەگەر بناسێت بەو جۆرەی ترسی ئەوەی نەبێت هێلانەکەی تێگەی ئازارت خۆی لە کاتی چێکی نادەورە بێنێتەوە کە فەحسیانەکەی ئەگەر زۆر بە شپرزەی ئیش نەکەیت بەتەکیید هیچ گوێت نادەن ئیش ناکە بەس ئەگەر بە شپرزەی وا بێت ینی ئەوان هەست بکەن کە تۆ مەترسیت بۆ ژیانی ئەوان بەتەکیید پێێتەوەیە. باشە خات و ساکار ئەمێ بپرسم بێگومان هەنگیش وەک هەر شتێکی دیکە نەخۆشکەوتنی هەیە و پەتای هەیە لە ناویانە بڵاو بێتەوە تۆ چۆن ئاگداریانە بیان چۆن هەستیان پێەکەی کاتێک گەر نەخۆشیە خوا نەخواستە بە دوور بێ لە هەنگەکانت لیان نزیک بێتەوە. هەر هەنگیش وەکو مرۆڤ ینی نیشانەی نەخۆشی هەیە پێش ئەوەی ئیتر ینی وا بکات هەنگەکەت لە ناو بچێ. ئێمە چەند نەخۆشیێکمان هەیە باوترینیان ڤاروایە و هەروەها نۆزیما و چەند نەخۆشێکی تریش پێشەوە نیشانە هەیە بۆ نمونە ئەکەون لە بەردەم سنووقەکەیە یاخود پیسایی بەجێ هێڵن لە دەوروبەری سنووقەکەت ینی هەندێک نیشانەی هەیە بەڵێ تۆ یعنی بەو نیشانە نازانی ئایا ئەم نەخۆشیە چ جۆرە نەخۆشیەکە و ئەو کاتە دەرمانی ئەو نەخۆشی بۆ بەکارێنی بەڵام ئەگەر ئەکادیمی بیت پێویستە پێشەوەی نەخۆشیشکەوێ و نیشانەکانی نەخۆشبوونیشی تیا دەرکەوێ تۆ پێویستە پێشگیری دەرمانی پێشگیریەکان بەکاربێنی بۆی بە دووربی لە نەخۆشی و لە دەستچوونی هەنگەکەت. دەرمان چۆن بەکارهێنرێ بۆ هەنگ؟ بەپێی جۆری دەرمانەکەیە هەیە بە پەمپ بەکارێنرێ هەیە بە وەکو شریتە لە ناو سنووقدای ئەنەیت
هي يعني ببرجاندن يتر هر جورة بيجوري درمانك. بله. أوانش أبي بتشنا لايك بقول مناتو أبي بتشتي لايك سنة كاختصاص ياخذ دكتوري فيترنري بزيشكي فيترنري. بالتأكيد من شخصي خمنا لبري من بأكاديمي خدوما بس كسك هنجوان به بله بيوسف برات لي كسكي شارزة وخاصة أواني فيترنرين ياخذ أواني عندازيري كشتوكالين لبواري هنجا ئەوان ڕێنماییان بکەن و جۆری دەرمانەکەیان بۆ دیاری بکەن. ئەگەر تۆ ڕێنمایی کەسێک بکەی کە هەنگەوانە بەڵام ئەکادیمی نییە چی پێڵیت؟ پێڵم ینی بەجددی پێویستە بە خێوکردنی هەنگ هەر ئەوە نییە کە لە باوە پیرانمانەوە بۆمان ماوەتەوە پێویستە تۆ بەزانستی و ئێستا هەموو شتێک وای لێ هاتووە زۆر پێشکەوتوو بووین و لە بواری بەخێوکردنی هەنگیشە بە هەمان شێوە پێویستە ئێمە بە ئەکادمی بە ڕۆزانستیەکەی هەنگ بەخێوکەین. ئێمە جاران وامان نەزانەی کە بۆ ڕێژەی زیادبوونی سنووقەکانەوە ئەکا کە تۆ ئیتر بڵێ ئەو نە سنووق هەنگم هەیە بەس نا ئێستا لە ڕووی ئەکادیمیەوە لە با عیلمی ئیش لەسەر هەنگکەی هەتاکو سنووقەکانە لە ڕووی ستونی بە تابق زیاد بکات و ڕێژەی ئینتاج زۆرترە وەک لەوەی بە ئاسۆیی بەڵێ بە ئاسۆی زیاد بکە یعنی بەس بە تەقلیدیەکەی نا ئەوان هەر حەزیان کردو ڕێژەی هەنگیان زیابێ و زۆر شتی تریش بەم جۆرە واتە ئەگەر زانستیانە ئیش لەسەر هەنگکەی و یعنی بۆ خۆت ئیسپادە بەڵێ باشە. زۆرێک لە هەنگەوانەکان هەن کە خۆراک بەکارهێنن بۆ هەنگەکانیان وەک شەکرە وردە کە ڕێژێکی بەرچاو ینی ئەبینرێت تەنانەت لە تاقیبکردنی هەنگوینەکەشدا دەرەکەوێت کە ئەمە شەکری خواردووە هەنگوینەکەی ئەسڵی نییە. ئەمە کارێکی باشە لە چ کاتێکدا پێویستە ینی وەکو پێویستیە بەڵێ ئێمە نەتوانین بڵێن ئەمە باشە یان خراپە چونکە ینی چۆنەڵی بازرگانی هەموو بوارێکی گرتوتەوە و لەوانش هەنگوینی گرتوتەوە چونکە ئێمە ئەزانین هەنگوینی ئەسڵ گرانە بۆ هەموو کەسێکیش ینی ناتوانای کڕینیە و ئەوانش ینی کە ئەیکڕن زۆرتر بۆ ئیلاج بەکارێنن بەڵام کە کەسێ نەخۆش نەبێ و هەروەکو حەزێک ینی وەکو خواردنێکی بەرچایی بەکاری بێنێ ئەتوانێت هەنگوینێک بکڕێت کە نسبەیەکی شەکر نەک هەر بە تەواتی شەکر نسبێکی شەکری پێدرابێ. بەڵام بینە باسی ئەوەی کە هەنگەوان ئەمە ئەکا ئایا بۆچی ئەیکە ئێمە لە هەندێ ناوچەیە و لە هەندێ وەرزە بە تایبەت وەرزی زستان ئێمە ئیجبارین ینی هەنگەوان ئیجبارە خواردن بابا هەنگەکەی بۆی نەمرێ ینی لە مردن بە دووریکە ئەمە ناگاتە ئەوەی کە هەنگوینەکەشی عادی دەرچێ. ئێمە ئەزانین هەنگوین لە بەهارە و لە کاتی بوونی شیلەیە هەنگوین دروست ئەبێ بەڵام کا کاتێک شیلە نەبێ و ئەوە ینی هەنگەکە هەنگوین دروست نەکە تۆ خواردنیشی پێ بیت هیچ کار ناکات هەنگەکە لە ناونەچێت بەتەکید خاصە بە تایبەت لە وەرزی سستانە زۆربەی هەنگەوانەکان ئەمە ئەکەن و لە ڕووی علمیشەوە ئەمە هیچ زەرەرێک نادا لە هەنگوینەکەی بەڵام تەنها ئەوەنەی کە هاتە بەهار وەرزی بەهار و هاتە وەرزیشی لە بە هیچ جۆرێک ئەم خواردنە نەدرێت بەڵێ لەبەرەوەی ئەچێتە پێکهاتەی هەنگوینەکەەوە بەڵام لە زستان نابێت ئەم خواردنە ناچێتە پێکاتەی هەنگوینەوە ئەو هەنگە بۆ خۆی و ینی بۆ بەچکەکانی بەکاری ئەهێنێت. وەکەزانین لە وەرزی بەهارە پێما بێ کوورەدا هەنگ بڵێ بڵێ لەو وەرزەدا ئیتر هەنگەکان زیاکەن و بەرهەمەکان بەرەو زیاد بوون ئەڕۆن کاتێککە هەنگێکی تازە بەرهەم دێنرێت بە هەمان مامەڵی لەگەڵ دەکەی کە بوون منە هەنگێک چەند مانگێکی پێشتر لە لای تۆ بووە یخۆ دەبێت مامەڵەکردنە جیاوازێ لەگەڵەوەیە. بەڵێ ئێمە کاتێکە دێتە وەرزی بەهار بەڵێ پورەدانی خۆشەڵغە لە هەموو لە هەندێشانای پێڵن ئەمە زیاد ئەکات و مامەڵەکردن لەگەڵ یانە تەنها ئەوەیە ئەو پورەیە کە ڕۆژتووە ئەمە مەلیکەکەی تەلقیح نییە بەڵام ئەوەی کە هەتا ینی هەنگەکەت ماوەتەوە یاخود نەتێشتۆ پورە بە ئەمە مەلیکەکەی تەلقیحە و توانای زۆربوونی زووترە بۆیە پێویستە ئەو پورەیە کە دراوە ینی ئەو هەنگی کە پورەیە تۆ ئاگاداری بی لەبەرەوەی ئێمە لە دوای مانگی چوارەوە لە کوردستان کە نەسمە ڕەنگاڵەمان زۆرە ئەوە بە تایبەتی لەو کاتانەی کە مەلیکە ئەڕوا بۆ تەلقیح بوون ئەم کە نەسمەیە مەلیکەکانت ئەخوا یاخود هەموو هەنگ ئەخوا بەس بە تایبەت مەلیکەکەت تۆ ئەو کاتە کە مەلیکەکەت مرد پورەکەت لە دەستەچێ
ینی بۆیە پێویستە تۆ ئاگاداری زیاتری پورەکەت بێت. لەو کاتانەیە بێت ئاگادار بن کە نەژڕواوە نیە کە زۆر جار بینیومە یاخود بیستومە دەڵێن ئەوە فلان هەنگاوان پورەکەی ڕۆی نەیزانی بۆ کوێ چوو. بەڵێ ڕاستە تۆ پێویستە لە ئەو کاتی کە ئەزانی هەنگەکەت وەختی پورێتی یانەوە ئەبێ نزیکی هەنگەکەت بی ئەو ماوەی هەتا پورەکەیە یاخود تۆ پێش ئەوە نەهێڵی پورە بە چۆن دی کەلووی مەلیکەکان ئەوانەی کە کەلووی مەلیکی لێ ئەوە بۆەوەی خۆی ئامادەکردەوە بۆ پورەدان تۆ ئەمانە ئاشکێنیت و ناڵی پورە بە ئەو کاتە تابق زیاکەی بەڵام ئەگەر بەهێڵی پورە بە بە تەکید پێویستە لێ بیت یاخود ئەتوانی تۆ بەدەستکرد ئەم ئیشە بکەیت لە جیاتی ئەوەی بەهێڵی پورە بە تۆ دوو شانە یاخود سێ شانە بەپی حەجمی هەنگەکەت ئەیکرد ناو سنووقێکی ترە و جێ ئەەکەیتەوە لەگەڵ کەلووی ئەو مەلیکانە کە لێیەوە لە بەهارە ئەمە بەڕێگەی دەستکرد بەڵام سروشتەکەی پێڵەن پورەدان بەس دەستکردەکەبنەوە زۆر جوانیشە بەڵام زۆر جار لێ ئەترسی لە بەرەوەی مەجموعەیەکی زۆرە لە شوێنێک کۆ ئەبێتەوە کاتە بەس ئێوە ئەتوان مامەڵی لەگەڵا بکەن ڕۆژوازێکی دروست وانە جگەرەوەی کە هەنگوین بۆ خۆی یەکێکە لەو بەرهەمە فروشتیە ناوازانەی کە هەیە و لە ڕێگەی هەنگاو بەرهەمی ئەهێنن. شتێکی تر هەیە چی پێڵێن ئەو ناوەکەی بە دروستی نازانم من هەنگەڵانە چیە نازام ئەوەی کە وەکو دەرمان بەکار دەهێنرێ بۆ کەسانی هەڵاڵەمان هەیە دەنکە وردە وردەکە بەڵێ هەڵاڵە ئەوەیە کە لەسەر گوڵەکە وەرێگرێ و پێڵەن هەڵاڵە پێڵەن هەڵاڵە ئەم هەڵاڵەیە تۆ چۆن خۆت بەکارێنی ینی هاوکارە بی لە دروستکردن و هەڵگرتنەوەی بڵێ گرتنی هەڵاڵە لە منطقەی ئێمەیە تۆزێک گرانە لەبەرەوەی ئێمە حەز ئەکەین هەنگەکانی خۆمان زۆرتر ئیسفادەی لەکاوەک لەوەی وەکو ینی بواری بازرگانی ئیشی لەسەر بکەین بەڵام کەسێک بێوەیە ئیش لەسەر هەڵاڵە بکە بەڵێ ئەتوانێت هەڵاڵەگیری بۆ دابنێ بۆ سنووقەکانی ئەو کاتە بڕێکی باش لە هەڵاڵە کۆ ئەکاتەوە و تەبعا نرخێشی باش ینی گونجاو بۆی کە تۆ بتوانیت لە ڕۆژی زانستی شۆ سوورێکی زۆر بەتەکیت تۆ ئەو کەسانی کە ینی کەمی پرۆتینیان هەیە یاخۆ ئەوانەی بەڵێ ئەوانەی کە وەرزش ئەکەن لە جیاتی پرۆتینی دەستکرد بەکاربێنن ئەوە بەکارێنن لەگەر شیرا تێکەڵی ئەکەن بەڕاستە وڵامنەوەیانم نەزانیوە بڵێ ئەوانەی کە خوێنیان کەما ئەتوانن هەنگوین و هەڵاڵە تێکەڵکەن بۆ کەم خوێنی زۆر زۆر ئیسفادەی هەیە و بۆ مناڵ زۆر ئیسفادەیە لەگەر شیرا بێ خواتەوە ینی سوودەکانی زۆرن زۆرە کە ڕەنگە ئێوە زۆر باشتر شارەزایی ئەوانەی کەوەکو ئیلاج شت بەکارێنن طبعا ئەوان زیاتر ڕێنماییەکەی کە چۆن لەگەڵ چیا بیخوا و لە چ کاتێک بیخوا و طبعا شتی سروشتی هەمیشە سوودەکەی زۆرترە وەگلەوەی کە تۆ بچی بە دەرمانی کیمیایی یاخود بە حەپوو ئەوە تۆ ئەم نەقسەت پڕکەیتەوە بێگومان وایە. با بچینە سەر نرخ گرانترین هەنگوینی شارباژێر ئیتر ئەمساڵ لە چه ئەستێکدایە ڕەما بە ساڵ بۆ ساڵ فەرقی هەیە بەتاکید خۆی نرخی هەنگوین ئەکەوێتە سەر مەصرفی ئەو ساڵێک کە هەنگاوانەکە کردوێتی و هەر کەسە بە پێی مەصرفی خۆی نرخدانێ کەواتە نرخێکی هاوبەش نییە نرخێکی هاوبەشمان نییە عادەتەن لە منطقەی شارباژێری سەخت ئێمە کیلۆی هەنگوینمان ناوە بە 800,000 هی ناو سنووق هەبووە یاوێتی هی شاخییا و بە 120,000 ئیتر بەپی کەسەکە و بەپی مەصرف و هیلاکی ئەو کەسی کە هەنگوینەکەی بەرهەمهێناوە یاخۆت ئەوانەی کە چوون لە شاخ هەنگوینەکەیان دۆزیوەتەوە و ئەوکانی دەشتیش هەنگوینی دەشت یاخۆت ئەتوانین بڵین ئەو شوێنانەی کە ینی نزیکن لە ئاوەدانیەوە ئیتر لە خوار 50,000 فرۆشراوە کەواتە ڕەنگە کەمێک لە ڕێگەی زانینی هەنگوینی ئەسلی و نائەسلی یاخۆ سروشتی و ناسروشتی نرخەکەی بێ نه ئێمە ناتوانین بەپێی نرخەکەی کوالیتی هەنگوینەکە دیاری بکەین کە زۆر جار هەیە ئەسلیش نییە و بە گرانیشە فرۆشتێەوە لەبەرەوەی وەک گوتم پێویستە تۆ هەنگاوانەکە بناسی هەندێک هەنگاوان هەیە ینی مەصرفی ئەو ساڵێکی کردوێتی هێندە زۆر بووە ئەگەر بە هەشتاش بیفرۆشێ هێشتا زەرەرە بەڵام بۆش ناشتوانێت ئەو بڕەهەنگوینەکەیەتی ساقی بکاتەوە ئەگەر گرانتە بیفرۆشێ ڕەنگی هەنگوینەکە هیچ کات نابێتەوەی کە بۆ نمونە قسەی لەسەر بێت کە ئەمە ئەسلیە نا بە هیچ جۆرە ڕەنگی هەنگوین ئەکەوێتە سەر
جۆری گوڵۆ بڵێ هەم جۆری گوڵەکەش هەم ئەوە و ئەگەر تۆ بیت باسی شانەکەی بکەیت دێتە سەرەوەی شانەکە ئای ساڵی پێشووترا یاخودی بەهارێکی زووە یاخودی یعنی بەهارێکی درەنگە. ئەگەر ئەوانەی ساڵی ئەو شانانەی کە ساڵی پێشتر دانراون یاخود ئەوەی کە بەهارێکی زوو مانگی سێدانراوە بە حکمی ئەوەی کە تۆ هەنگەکە گەراڕێژی ئەکات و دوایی هەنگەکە دێتە دەرەوە تاقیمێکە ئەمە ئەم پرۆسی چەندجار دووبارە بێتەوە ڕەنگی شانەکە بەرەو تۆخی بەرەو قاوەی ئەنج دواتر بەرەو ڕۆژ ئەڕوانێ یعنی هیچ تەسیری نییە و جۆری گوڵەکەش ئەیگۆڕێ. ئێمە گوڵی گوڵۆ بە ڕۆژەمان هەیە ڕەنگی هەنگوینەکەی زەردێکی کاڵە هەنگوینی تووتنمان هەیە یاخود گوڵای گیاکێویەکان ئەمانە بەرەو فستقی یاخود بەرەو ڕۆژ ئەڕوا یعنی هیچ پەیوەندێکی نییە ئایا ئەسڵەیە یان باشە. یەکێکی ترە تاقیکردنەوەی کە بەکاری هەندێک لەن هاوڵاتیانەوە زۆر جار خۆم هەنگوێنمە بێ لە ماڵەوە ئەو شتاکە دانانی هەنگوێن لە سەلاجەیە لە شوێنی ساردا ساردکەرەوە کە ئایا هەنگوینەکە تون ئەبێتەوە یاخود شێوەی دەگۆڕێ یاخود ناهار بە جوانی و وەکو خۆی دەمێنێتەوە مە تا چەند تاقیکردنەوەیکی ڕاستەکەی ئەمە هیچ پەیوەندی بە ئەسڵ و ئادیۆنیە من چەند جاریش ینی بەو کەسانە وتە بە کڕیارەکانم وتووە ینی ئەسڵان خۆی هەر نابێ هەنگی لە سەلاجەیەدا بنرێ نابێ بکرێتە فرێزەرەوە ئەگەر تۆ بە ڕێگەزانستێکی بڵێ ئەبێت لە شوێنێک بێ هەتاویش لی نەهاتوو و شوێنەکە پلێکی گەرمی وەسەتیە بێ وەکو ژوور پلێ گەرمی ژوور 25 هەنێ بێ لە شوێنێکی ئاوا بێ بەڵام کە تۆ دیت ئەیکێتە فرێزەرەوە ینی ئەگەر هەنگوینەکە ئەسڵیش بێ وردە وردە ڕەنگی ئەگۆڕێتون ئەبێتەوە بەپی مروری زەمن ئەوە بێت ینی ئەگۆڕێ چونکە تۆ هەر شتێکی تریش بێ بیکێتە فرێزەر ئەی بەستی فرێزەر نامە بەس ئەتیادی ئەمە ئەتیادیە تون ئەبێتەوە بە حکمی ساردێکی بەس وەک بڵێ ئەوەی ڕەنگی تێکچێ ناتێک ناچێت. باشە با بچینە سەر بابەتی فستیڤاڵەکان و بەشداریکردنی ئێوە لەو فستیڤاڵانەیە و لەو بەرهەمانەیە کە هەتانە ساڵانە چەند فستیڤاڵێکە کرێت و پێم وابێ ئەوەش بەشداریەکەن ئەمە تا چه سوودی هەیە و بوونی ئەم جۆرە فستیڤاڵانە بۆ ئێوە تا چەند گرنگە؟ بڵێ ڕاستەکەی ئێمە خۆمان وەکو سەرپەرشتیاری فستیڤاڵەکان ساڵانە 4 فستیڤاڵ ئەکەین بەپێی وەرزەکان لە هەر وەرزە و فستیڤاڵێکەکەین بەڵام بۆ ئەوەی کە خۆمانەوەکو بەشدار بوو بەشداربین عادەتەن لە فستیڤاڵی ترا بەشدار بین وەکو فستیڤاڵی هەنگاوانە یاخود فستیڤاڵی ئەوە پێشانگا نێودەوڵەتەکان کاتە لەوانەیە کە خۆتان سەرپەرشتیاری فستیڤاڵەکان بەشداری ناکەن بە بەرهەمەکان بەتەئکید ئێمە کە خۆمان فستیڤاڵەکان ڕێک ئەخەین و خۆمان سەرپەرشتیارین خۆمان بەرهەم دانێنین بۆچی لەبەرەوەی کە ڕێگە بۆ کەسانی دیکە بەتەئکید بۆی ئێمە خۆمان سەرپەرشتیاری فستیڤاڵی خۆت بەرهەمدانەی بەتەئکیدی خەڵکەکە دێ بۆ لای تۆ ئێمە خۆمان بەرهەمدانانەی بۆەوەی ڕێبدەین بۆوانش کە هەمان بەرهەمی ئێمەیان هەیە بتوانن بەرهەمەکانیان بە بازار ساڵانە لەو فستیڤاڵانەیە کە دەکرێت چەند کەس بەشدار دەبێت بەپێی فستیڤاڵەکە ئەگۆڕێ ئێمە عادەتەن فستیڤاڵی هاوینمان لە ناو پارکی ئازادیە هەمیشە ڕێژێکی زۆرتر بەشدار بوومان هەیە لە بەرەوەی شوێنەکەمان کراوەیە شوێنێکی گەورەترمان بەدەستەوە زیاد لە 60 بۆ 80 کەس ئەتوانم بڵێن بەشدار ئەبن بەڵام لە فستیڤاڵەکانی ترمانە ئێمە زۆرترینیان لە ناو کارگەی کللتور فستیڤاڵمان ئەنجامماوە شوێنەکەم حەدەدا قائێکی داخراوە و یعنی ئێمە ناتوانین لە 60 کەس زیاتر وەرگین بێگومان وایە. سوودێکی باشی هەیە فستیڤاڵانە بۆ ناساندنی بەرهەمەکان بەتەئکید ئەو کەسانێک کە ئاێنێ بەرهەمەکانیان بناسن یاخود بە بازاری بکەن بە تایبەت بەرهەمە ناوخۆیەکان ئەو فستیڤاڵانە هۆکارێکە بۆی هەم زووتر بەرهەمەکەی بە بازارکە هەم بە شێوەیەکی زۆر سەرێع بناسێنرێ. زۆر باشە سەرکەوتوو بن زۆر خۆشحاڵ بووم پێمان بڵێ فستیڤاڵی داهاتوتان کێ هاوڵاتیان کەی چاوەڕێ بن هەنگوێنی ئەسلی بکڕن بەڵێ ئینشاءڵڵا ئەم فستیڤاڵە خۆمان سەرپەرشتیەکەین واتە خۆمان یەکەم بەرهەمدانانێ بەڵام ئینشاءڵڵا بەم نزیکانە هەر لەم مانگایە ئەگەر ئیجازە بدرێ پێمان لە 22 مانگا ئینشاءڵڵا فستیڤاڵەکەین ئەگەر شوێنەکەی کوێ ئەبێت هەر لە ناو کارگەی کللتور فستیڤاڵەکان ئەنجامەدەین فستیڤاڵی زستانەمانە و ئەگەریش ئیجازەکە دواخراوە ئێمە ئاگادارەکەین ئینشاءڵڵا دەستەکانە خۆش بە زۆر سواز بۆ تۆ خاتونگیانکەم لەم پرۆگرامە لەگەڵ مابووی سواز بۆ زانیاریەکانت هیوادارم سەرکەوتوو بیت و بتوانیت بەرهەمەکانت زۆر زیاتر و کارەکەت زۆر گەورەتر بکەیت. خۆشحاڵ بووم مەمنون زۆر بەخێر ئازیزانی من پرۆگرامی ئەمە یاری شاتە کۆتایی تا پرۆگرامێک تر شاد و بەختەوەر بن.